ساتەوە شان بەشانی برایان توانی ومانە بانگەشە لە بۆ ئەو هەڵبژاردنەی بکەین وەکو برایان ئێمەش بە ئەریشی سەرشانی خۆمان دەزانین کە بانگەشە لە بۆ لیستی 104 بکەین بۆ سەرخستنی کۆمەڵی ئیسلامی. ئێمە وەکو ئافرەت شانازی بە خۆمان دەکەین کە ئافرەتی وامان هەیە بتوانێت بچێتە پەرلەمانی عێراق بۆ داکۆکیکردن لە مافەکانی خەڵک بەگشتی. بەڵێ پێمان شانازیان پێوە دەکەین بە ماندیبوونیشی نازانین ئەگەر شەو و ڕۆژ هەوڵیان بۆ بدەین لە بۆ سەرخستنی ئەو لیستەی لیستی 104 و کاندیدەکانیان، چونکە بەڕاستی جێگەی شانازی ئێمەنە. ڕازگۆین لەگەڵ دروشمەکان ئەو دروشمانەی بەرزمان کردوونەتەوە، ڕازگۆیانە کارمان کردووە لەسەر جێبەجێکردنیان لەم پێناوەشدا باجمان داوە. بەردەوام لە بەرەی خەڵچین و لە سەنگەری بەرگریکردن لە مافی خەڵکداین. پێکەوە بۆ دادگەری، پێکەوە بەگشت گەندەڵیدا دەچینەوە. جیڕولا خۆی هەولێر و چاوی سەوزی بادینانی گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی سەهەندی سەر کوردستانی گەروی گەرمیانی شۆڕش و وەکو تیمێکی خۆبەخش هەستین بە هەڵواسینی لافیتەر و پۆستەراتی 104 و کاندیدانی خۆشمان بە خۆشحاڵ دەزانانی پێمان شانازیە کە خۆبەخش ئیش دەکەین بۆ لیستی 104 کە ئەم لیستە وازانی هەموو خەڵکە لەبەرەوەی ڕابردویان سەلماندویانە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان و لە ناو حکوومەتدا ئیشیان کردووە لە بۆ هەموو خەڵکی. وەکو بۆ نمونە لە هەموو ئەوەکانە لە وەکو وەزیری کوشتتوکاڵ، یعنی ئەوەی سەلماندووە کە نوێنەری هەر هەموو خەڵکێک بووە بە دەسەڵاتیشەوە، ینی نوێنەرەکە ینی ئەندامانی دەسەڵات ئەوەندەی سوودیان لە وەزیری کوشتتوکاڵ بینیە، سوودیان لە وەزیرەکانی تر نەبینیە. بۆیە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم متمانە بە 104 بدەن. کۆمەڵی ئیسلامی بە 3 کاندید بە 3 ئەندام توانی تو ئەم ئیشە چاکانە بکاتن. ئەگەر بێت و خەڵک دەنجی زیاتری پێ بداتن، دەنجی زیاتری پێ بدە، کورسی زیاتر بێنیتن، ئەوە بێگومان کۆمەڵی ئیسلامی دەتوانی ئیشی زۆر لەوە گەورەتر بکاتن. سوودەکەشی هەر بۆ کۆمەڵی ئیسلامی نابیتن، سوودەکەی بۆ هەموو خەڵکی کوردستان دەبیتن. ئەوەی کە دەنجیشی پێ نادە سوودی بۆی دەبیتن. ئەجا هیوادارم ینی خەڵکی کوردستان ئەوەی کە زیاتر دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی، کار و پرۆژەی زیاتری لە هەکبەدا دەبیت و پشتیوان بەخوای گەورە. دەخیلی ئەحمەدی خانی پێشمەرگەی دەست بەدەست بێژ و خەنجارەکەی مەحموود خانی. ئێمە کۆ ئەنجومەنی سێبەردان هەستاوین بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی 104 و هەروەها ئەوانەی کە خۆیان کاندیدی کردووە بەڕاستی شانازی ئێمەن شانازی ئێمەن ڕابردویان دیارە، ڕابردویان پاکە، ئەلحەمدوللا ڕابردویان پاکە و ئێمە بە هەموو هەوڵ کۆشی خۆمان دەگەینە گەر خۆبەخشانە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی و هەروەها بەڕێز مامۆستا عەلی باپیر جێ شانازی ئێمە هەڵوێستەکانی وتارەکانی ئەوەی کە ڕابردوو لە بەغدا بووە جێ شانازی ئێمەیە دەستخۆشتان لێکەم و هیوادارم خەڵکی کوردستان زیاتر متمانەمان پێ بکا بۆ ئەوەی گەندەڵکاران بە سزای خۆیان بگەێنین. و هەروەها بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی برانی کەمان کە لە مامۆستا زانایە ئەحمەدی عادل ڕەشید ئەو خەڵکە جێی شانازی ئێمەن هیوادارین خەڵکی کەس و نوێنەرەکان کەمان زیاتر ئیتمانیان پێ بکەن و لەوە بەغدا بیانێن. بەردەوام بووینەوە بەردەوامیش دەبینەوە چەندەمین جارەیە نەک یەکەم بەس بەڕاستی ئەوەی ئەمەی دڵنیگەران کردووە بەڕاستی دەسەڵات کە ئێمە ئەو لافتەن هەردەواسین خەوارەی وەکو خەوارەی کۆمەڵی ئیسلامی لیستی 104 پاش ئێمە دێن لێ دەکەنەوە دەیدڕێنن ئایا ئێمە لیان دەپرسین ئەگەر ئەوە مەترسیان لە کۆمەڵی ئیسلامی نەبوو وارەکەن. کۆمەڵی ئیسلامی جێی شانازیە، ئەوانە مەترسیان هەیە. هیوادارم خەڵکی کوردستان بیان بینی گەندەڵکارەکان چی دەکەن و لافتەکانمان بۆ دەدڕێنن. هیوادارم بخۆیان دابستنەوە خەڵکی کوردستانیش متمانیان لێ بستێنەوە لەو گەندەڵکارانە. دژی گەندەڵی داری و سیاسی و ئابوورین و دروشمی ئێمە نەوتی کورد بۆ کووردە نەک بۆ حیزبە.
لە پەرلەمان یان لە حکوومەتدا بووبین پۆستمان بۆ بەرژەوەندی تایبەتی بەکار نەهێناوە هەمیشە نەخێر بۆ حیزبایەتی و خزمایەتی دروشمی کارمان بووە داکۆچی کار بووین لە سنوورە شەرعیەکان و هەڵوێستی ئیسلامیانەمان هەبووە بەرامبەر هەموو کێشەکان پێکەوە بۆ دادگەری پێکەوە بە گشت گەندەڵیدا دەچینەوە داوە لە خەڵکی موسڵمان و دیندار و دەست بە دەستێژی قەزای خەبات دەوروبەری دەکەین کە دەنگیان لەگەڵ موسڵمانان بێ چکە دەنگدان جۆرەکە لە وەلا پێویستە ئینسانی موسڵمان و ئیماندار وەلای بۆ موسڵمانان هەبێ بەوەی کە لە ئینتیخابات و لە هەڵبژاردنەکاندا دەنگی بۆ موسڵمانان بێ دەنگی بۆ کەسێکی دەستپاک و سەرڕاست بێ کەسێکی ئەمین و ڕازگۆ بێ کەسێک بێ کە فعلی بەڕاستی بچێتە پەرلەمان و داکۆچی لە مافی ئەو خەڵکی ڕەشڕۆتە بە خۆشحاڵیەوە ئەندامانمان هەم لە پەرلەمانی هەرێم هەم لە پەرلەمانی عێراق ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە داکۆچیکردن لە مافی ئەو خەڵکە بەش مەینەت و ئەو خەڵکە بەشخرا و مافکراوە ئێمە وەکو خۆمە و کارژێر ڕاگەیان و هەڵبژاردنەوە هەروەها وەکو بەرپرسی تیمی هەڵواسینی پۆستەرات و شریت و ئەو لافیتە و ئەو کەرستانەی پێداویستی بانگەشەی هەڵبژاردن سوپاس بۆ خوای گەورە لە یەکەم ڕۆژەوە بە گەرم و گوڕی لەگەڵ برایانی ئەنجومەنی خەبات لە یەکەم ڕۆژەوە لە پاش دوازەی شەوە دەستمان پێکرد ناو بازاری خەبات و ئەو کە خەبات بە فلکەی ماسی بە ناو بانگە پۆستەرات و شریتمان لێ هەڵواسیوە هەروەها پێش بارەگا و هەروە دستی خەبات و ناو خەبات بە تایبەتی هەمووی سوپاس بۆخوا زۆر و باشی کارمان کردووە هەروەها بەردەوامیشین بە بەردەوامی کار دەکەین بۆ ئەوەی لیستی سەڵچاری کۆمەڵی ئیسلامی جوانتر و ڕازاوەتر دەربکەوێت بۆ خەڵکی قەزای خەبات هەرچەندە قەزای خەباتی زۆر بە گەرم و گوڕیەوە چاوەڕوانی لە کۆمەڵی ئیسلامی دەکەن و لیستی ١04 لە کاتی هەڵواسینمان لە پۆستەرات و لە وێنەی مامۆسانی ئازی و خۆشەویستی دەستپاک هەمیشە لە ناو ئۆتۆمبیلەکانیان کە بەکردماندادێن لیست پشتیوانی خۆیان و خۆشەویستی خۆیان بۆ ئێمەی دوو کۆمەڵی ئیسلامی ١04 دەپات دەکەنەوە دەم بە سەوچوار لیستی ڕاستی و داگەری کاروانی سەفەری ڕێم بۆ دنیای بەختاوەری یەکۆ یەکتا پەرستی سفر هەنگاوی یەکەم چوار پارچەی وڵاتیانی سپاس بۆ خوای گەورە خەڵک و لە ئەنگر و ئەندامانمان بە شێوەیەکی بەرچاو بەشداری دەکەن لە پرۆسەکانی پێش ڕاگەیاندن و ڕێکلامکردن بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵام ئەوەی پێم سەیرە و پێم وایە جێی شەرمەزاریە ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە کاندیدەکانی لیستی دەسەڵات لیستی پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان ڕۆژانە سەردانی قەزای خەبات دەکەن بۆ کۆکردنەوەی دەنگ لەو قەزایە لە کاتێکدا ئەو قەزایە دەناڵێنی لەبەر بێ خزمەتگوزاری لەبەر ئەو خەیرانانەی کە تووشیان کردووە فەرمو ئەوە شەقامی نێوان هەولێر خەباتە بە شەقامی مەرگ ناسراوە ڕۆژانە دەیان حادیسەی تێدا ڕوودەدا هەروەها ئەوەی جێی یعنی حەق وایە ئەو کاندیدانە لە جات ئەوەی بێن لێرە دەنگ کۆبکەنەوە حەق وایە بێن شەرمەزاری کۆبکەنەوە ئەو ماسیە کە لە پشتمانە دەیبینی نزیکی 4 ساڵە دروستکراوە ماسیەکەی قەزای خەباتە ئەوە فلکەی ماسیە ئەو ماسیە 4 ساڵە بێ ئاوە لە هیچ دنیای ماسی بەبێ ئاو ناژی بەڵام ماسیەکەی خەبات 4 ساڵە بەبێ ئاو دەژی ئەو کاندیدانەی لیستی دەسەڵات حەق وایە حەز بە شەرمەزاری بکەن و ئینشاءالله ئەندامان و لایەنگرانمان لە ڕۆژی هەڵبژاردندا سەرکەوتنی زۆر گەورە تۆمار دەکەن و پارتی دەسەڵاتدار تووشی شەرمەزاری دەکەن تۆڵەی ئەو 4 ساڵی ڕابردویان لێ دەکەنەوە کە خەباتیان تووشی ئەو قەیرانانە و نەبوونی خزمەتگوزاری کردووە. ژەنگ بدە و بزانە ئەم لیستە مافی تۆیە ئیستیداد و یەکسانی
ئازادی تاکو کۆیە تا بە زەبری سەڵچوار گەندەڵی و ستەم سەرتا زۆر بە خێر هاتمتان دەکەم دیارە ئێمە وەکو خەباتەکان بەردەوامن لە خەباتکردن بۆ لیستی سەوشاری کۆمەڵی ئیسلامی دیارە هەر لە سەرەتای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن ئێمەش وەکو هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان دەستمان کرد بە هەڵواسینی پۆستەران و پۆستەر و بانگەشەی هەڵبژاردنمان دەست پێ کرد دیارە ئەوەی جێگای دڵخۆشەیەمە لە خەبات لە کاتی هەڵواسینی پۆستەرەکان زۆر جار خەڵکان هاوڵاتیانی ئەو قەزایە بە بەردەمماندا دەڕۆن و پشگیری خۆیان بۆ ئەو لیستە دووپات دەکەنەوە دیارەمە لە قزای خەبات چاوەڕوانی زۆر زیاتری چاوەڕێنن ئەو جارە بەهۆی هەڵوێستە بوێرەکانی کاندیدانمان دەنگمان بە ڕێژەکی زۆر لەو قەزایە زیاد بکە زیاترە و شتانشمان بۆ بەدیار کەتێ لە سەردانیەکان و لە کاتی هەڵواسینی پۆستەرەکان دیارێمە لە قزای خەبات ئەندامانمان داواش کردێ بەسەر سێ گروپ و شەوانە سێ گروپ دەردەچن بۆ هەڵواسینی پۆستەرەکان دیارە زۆر جار کە سیارە یان هاوڵاتیان نیەم قەزایە بە بەردەمماندا دەڕۆن دەنجی خۆیان پشتڕاز دەکەنەوە بە کۆمەڵی ئیسلامی و هاوڵاتیان بە پیاوی مرد و بە حەزبی هەڵوێست بانگمان دەکەن دیارە کۆمەڵی ئیسلامی جێگای شانازیە لە ڕابردوو لە ئێستا بەردەوام لە بەرەی خەڵکو و بەرەی جەماوەردا بووە کەەوە جێگای شانازیە بۆ ئێمە.